بەڵێ دیارە کەمپینەکان کە ئەکرێت بۆ ئەوەی کەوا داوا بکرێت پەکەکە لەسەر ئاسی نێودەوڵەتی و لەسەر ئاسی سیاسی نێودەوڵەتی لە لیستی تیرۆرە دەربهێنرێ. دیارە هەموو کەمپینێک واتە چالاکی و ڕێگەیەکی مەدەنی بۆ ئەوەی کەوا فشار دروست بکرێت. واتە کەمپینەکان تا زیاتر هاوڵاتیان بەشداری بکەن لەو کەمپیناناوە لە چ لە ڕووی واژۆ بێت چ لە ڕووی ئەوەی کە بێ ناوی خۆیان تۆمار بکەن بۆ ئەوەی کەوا و دەنگیان بخەنە پاڵ دەنگی ئەوانەی کە پەکەکە لە لیستی تیرۆرە دەربهێنرێ. بێگومان هەموو چالاشێکی مەدەنی جێگەی خۆیەگرێت و فشارێک دروستەکە لەسەر ڕێی عام و دواتر ڕێی عامەکانە کە قەراری سیاسی دروستەکات. کەواتە ئەم بڕیارە سیاسیە پێویست بە چالاکیەکات و چەلکی جۆرا و جۆر و پێویستە کەمپینەکان لە هەموو شارەکانەوە دواتر لەگەڵ جالیەی کوردی لە ئەوروپا لە ئەمریکا لە دنیای دەرەوە یەک بگرێتەوە هەمویان بە یەک ئاراستە کار بکەن بۆ ئەوەی کەوا پەکەکە لە لیستی تیرۆر دەربهێنرێت، چونکە پەکەکە کە خەبات دەکات بۆ خەباتی بۆ مافی ڕەوای میلەتی کورد لە باکووری کوردستان و میلەتی کوردیش میلەتێکە وەکو هەموو میلەتانی دنیا مافی مەدەنی و سیاسی ڕۆشنبیری کۆمەڵایەتی هەیە و پێویستە لەو جوگرافیایی کەواتیا ژیت بە پێی یاسانی و دەوڵەتیەکان و بە پێی جارنامەی جیهانی مافەکانی مرۆڤ ئەو مافانە بە کوردیش میلەتەوە مرۆڤە پێویستە ئەو یاسانە شمولی بکات و زیاتر لەوە نییانی پەکەکە ناڕوات بۆ نمونە کاڵێن تیرۆرە بۆچی پەکەکە تیرۆرە، ینی ئەوە پێویستی بە خوێندنەوە و بە دوواداچوونێکی قوڵ هەیە. دیارەوە پرسێکی سیاسیە دەنا هەموو خۆشیان دەزان پەکەکە تیرۆریست نییە. دیارە ئەم پرسە سیاسیانش پێویستیان بە پێداچوونەوەی پێویستیان بە گۆڕانکاریە پێویستیان بۆیەکەوە یاعادە نەزەرێکی ئەو بڕیارانە بکەن کە لە ڕابردووە داویانە لەسەر چ بنەمایەک بووە و هەر خۆشیان پێویستەکات ئەوانە بگۆڕن و پێداچوونوێ بکەن کە میلەتی کوردیش وەکو هەموو میلەتانی دنیا بە مافەکانی خۆی شاد بێت. ئەمێ بڵێم خستنە کورد ناو لیستی تیرۆرەوە هەموو سیاسەتی عالەمە خاتە ژێر پرسیارەوە، چونکە هەم مەسەلەن ڕێکخراوێکی وەکو پەکەکە لەسەر خاکی خۆیەتی و بە زمانی خۆی قسەکات. من نازانم تورکیا کوردستانی داگیر کردووە بۆچی مەسەلەن ڕێکخراوێکی کوردی پارتێکی کوردی تیرۆریست بێت لە کاتێکە ئەو بەرگری لە ئاو و خاک و زمان و کولتوری خۆی دەکات. ینی ئەمن بۆیە ئەڵێم خستنە پارتێکی کوردی لە باکووری تورکیا خستنە ناو لیستی تیرۆرەوە هەموو سیاسەتی عالەمە خاتە ژێر پرسیارەوە. لە کاتێکە ئەم پارتە کوردیە نەچووە مەسەلەن بەشێکی تورکیا خاکی تورکیا داگیر بکات، بەڵکو بە پێچەوانەوە تورکیا هاتووە بەشێکی خاکی کوردستانی داگیر کردووە. کەواتە پەکەکە لە زێد و ئاوی خۆی و بەرگری لە مافی خۆی دەکات. من پێم وایە ئەمە لای من سیاسەتی هەموو گیان و هەموو وڵاتانە خاتە ژێر پرسیارەوە لەبەرەوەی دەبوو تورکیا بخرێتە ناو لیستی تیرۆرەوە نەگەوەی پارتێکی کوردی بخرێتە ناو لیستی تیرۆرەوە. من لە ئێستادا مادام ئەمە بووە بە ئەمری واقع، ئەم خستنە لیستی تیرۆرەوە بووە بە ئەمری واقع، ئەبێ هەموو کورد بە یەک دەست و بە یەک هەڵوێست بۆ عالەمی ڕابگەێنن کە پارتی تورکی پارتێکی کوردی هەرگیز ناوێ بچێتە ناو لیستی تیرۆرەوە، چونکە بە درێژایی مێژوو هیچ پارتێکی کوردی نەبووە دەستدرێژی بکاتە سەرخاکی وڵاتێکی تر. خۆی خستنە ناو لیستی تیرۆرەوە دیسان زوڵمێکی تر. ئاخر لە هەموو دنیا هەبووە تۆ پارتێک کە بە درێژایی دروستبوونیدا شەڕی لە جی تیرۆرستان کرد بێت و خۆشی بخرێتە لیستێکی تیرۆرەوە. ئێمە مایە گاڵتە پێکردن و پێکەنینە بەڕاستی، ینی مایە گاڵتە پێکردنی مەسەلەن سیاسەتی هەموو وڵاتانە. ینی چۆن ئەبێ پارتێک بخرێتە ناو لیستێکی تیرۆرەوە لە کاتێکە خۆی
پارتێک بووە کە بەرگری لە زمان و هاوبەش و بە درێژایی مێژ و دژی زۆم و ستەم و ئەو ڕێکخراوە تیرۆرەستیانە دژی ئەو ڕێکخراوە تیرۆسیانە بووە کە لە وڵاتێکی وەکو کوردستان و عێراق و ئەمانە دروست بووە یعنی شەهیدی هێیاوە ئێمە وەکو کورد پێمان وایە هەر مەسەلەن هەر شەرەبانێک کە مەسەلەن ئەکوژرێت لا ئێمە شەهیدە لا ئێمە شەهیدە کەواتە شەهیدیش هەرگیز نابێ بە تیرۆرست بەڵام پێویستە عفونکە بەڵام پێویستە لە هەموو سوچێکی کۆڵا لە هەموو سوچێکی ئەم کوردستانە کەمپین دروست بکرێت دژی ئەم زۆڵمەی کە سیاسەتی نێودەوڵەتی بەرامبەر بە کوردە ئیگەرنە بەر چکە ناکرێت لەبەر بەرژەوەندی خۆیانە پارتێکی وەکو پارتێکی کوردی بخرێتە ناو لیستی ترۆرەوە و وڵاتێکی داگیرکەری وەکو تورکیاش بە قارەمان وەسف بکرێت.